میراتی پێغەمبەرم بەرکەوت بێ دەبێ هەتا هەتایە پۆشاکی شەرمم پۆشی بێ چۆن دەبێ شەرمی لێ نەکەم خۆم بە قوربانی نەکەم خوا دەفەرمێ ئەی موحەممەد داوا بکە ئەو هەر دەڵێ ئوممەتەکەم ئوممەتەکەم. بینەرانی ئازیزی کەناڵی بۆکان HD سڵاوی خوای پەروەردگارتان لێبێ و ئەم کاتتان باش. خۆشحاڵم لە بەرنامەیەکی تایبەت بە یادی لەدایکبوونی پێغەمبەری پێشەوامان صلی الله عليه وسلم لەگەڵ ئەم میوانە ئازیز و خۆشەویستانە دێمە خزمەتتان بۆ ئەوەی کەمترین وەفا بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەرببڕین. خۆشەویستەکانم وەک لای هەمووان ڕوونە کە ئەم مانگەی ئێمە تایە ئەژین ناسراوە بە مانگی مەولود و مانگی لەدایکبوونی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆیە تەواوی مسلمانان بە گشتی لە جیهانە و هەروەها لە کوردستانی خۆشەویستیشا هەرێک بە شێوازێک تعبیر لە خۆشەویستی بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم دەرەبڕێ. ئێمەش لە بۆکان ئێژدیەوە بەڕاستەوخۆیی پێمان خۆش بوو ئەم یادە بەسەرمانە تێ نەپەڕێ و ببینە میوانی ئێوەی خۆشەویست لە بەرنمەیەکی تایبەتدا بتوانین سوودێک بە ئێوە بگەێنین و کاتانێکی خۆش بەسەر بەرین. خۆشحاڵ بووم لە لای ڕاستەوە دەست پێ بکەم و هەروەها بە خێراتنی ئەم میوانە خۆشەویستانە بکەم. زۆر بەڕێز مامۆستا مەلا تارق هەمەوەندی بانخواست و هەروەها کاک محەممەد دارای شاعر و خۆشەویستی ملی و کاکە ئەیوبی هونەرمەند و هەروەها بەڕێز دکتۆر عومەر محەممەد کە مامۆستای زانکۆیە و هەروەها بەڕێز کاک ستار میرزا ئەویش شاعرێکی میلی گەرمیانی ناسراوە و هەروەها کاک محمودی ئازیز و خۆشەویست. ئەم بەڕێزانە هەریەک بە بابەتێک و لەگەڵ ئێوە ئەبن و لە پەیجی بۆکان ئێژدی بەڕاستەوخۆی ئێمە لەگەڵتانی بە هیوان ئینشاءڵڵا ببینە مایی سوود بۆتان. مامۆستای خۆشەویست سەرەتا تێمە لای جەنابەت حەزەکەم پرسیارەکەم لەوە دەست پێ بکەم. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئێمە چۆن وەکو مرۆڤێک وەکو ئینسانێک بیناسیێنین وەکو ئینسانێک هەڵوێستەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ خەڵک ڕوون بکەینەوە و وەک ئەزانی ئێستا لەم ڕۆژانەی کە ئێمەتیان زۆر جار باسی مافی ئافرەت و ئەو ئەینانە ئەکرێت کە ئێستا لەو ڕۆژانەیان حالیان لە باسکردنی تندوتیژی دژی ژنان و ئەوانە بۆیە حەزم کرد بابەتەکەی جەنابەت پرسیارەکەم لە جەنابەت ڕوە بکەم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە چ شێوازێک تەعاملی لەگەڵ خێزانەکانیان کردێ؟ بناوی خوای بەخشندەی میهرەبان حەمد و سەنا و سوپاس و ستایشی بێپایان بۆ خوای پەروەردگاری جیهان. درود و سلام لەسەر پێغەمبەری ئازیز و خۆشەویستمان صلی الله عليه وسلم و لەسەر ئەهل و بەیت و هەموو یاران و هەموو شوێن کەوتوانیان تا کۆتا زەمان. یادی لەدایکبوونی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یادێکی زۆر گەورە و مەزنە و بەری ئەو ئاەتە ئەکەوێ کە خوای تەعالا لە قورئانە ئەفەرمێ وەذەکرهم بئەیامی الله بەڕاستی یادیان بخەرەوە بە ڕۆژە گەورەکانی خوای پەروەردگار و یەکێک لە گەورەترین ڕۆژانی خوا لە دایکبوونی پێغەمبەری خۆشەویستمانە صلی الله عليه وسلم. شایستەی ئەوەیە ئێمە ئەم ڕۆژە یادی بکەینەوە و پێغەمبەر زیاتر و زیاتر بە مسلمانان نەک تەنها بە غەیری مسلمان بە مسلمانان بناسێنین پاشان بە غەیرە مسلمانانیش پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بناسێنین. چونکە لە ڕاستیە کۆمەڵە زۆر لە مسلمانان بە تایبەتی نەوەی نوێ نەوەی گەنج پێغەمبەرەکەیان ناناسن، نازانن پێغەمبەرەکەیان کێیە، نازانن پێغەمبەرەکەیان صلی الله عليه وسلم چۆن هەڵسو کەوتی کردووە، چۆن ژیاوە. بەڵکو ئەتوانم بڵێم تەنانەت شتە زۆر زۆر سادەکانی ژیانی پێغەمبەر صلی الله عليه وسلم نازانن. بۆیە زۆر گرنگە ئێمە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە خەڵک بناسێنین. من لێرە شتێک ئەخەمە بیری جەماوەر و بیری ئێوەی بەڕێزی خۆشەویست دکتۆر محەممەد عرێفی باسی ئەوەکە کە ڕۆژێکیان چۆتە زانکۆیەک لە زانکۆی ئیمام محەممەد بن سعود لە سعودیە لە کولیەی عەقیدە لەوێ محاضەرەیەکی بوو بە تەلەبەکان وتی کە چوومە ئەوێ پێشە حەزم کرد تەلەبەکان بناسم مستەوایان بناسم تا قسەکەم بە گوێرەی ئەوان بێ. محاضەرەکە لەسەر پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم. وتی پرسیارم کرد یعنی بە پرسیار دەسم پێ کرد پرسیارێکم لیان کرد کەوە کێ خێزانەکانی پێغەمبەر ناوی خێزانەکانی پێغەمبەر ئەناسێ. وتی هەمویان کب بوون و بێدەنگ بوون زۆر سوورما لە هەشتا تەلەبەی کولیەی عەقیدە کولیەی شەریعە لە جامیعەی محەممەد بن سعود لە سعودیە ناوی خێزانەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم نازانن. وتی لە کۆتاییەکیان دەستی بەرز کردەوە وتی دڵم خۆش بوو
وتی عائشە وتم دەست خۆش بێ ئیتر وتی تر نەیزانی وتی دوای ئەوە دوای ماوەیە کێکی تر دەستی بەرز کردەوە لە ئاخیرەوە وتم فەرموو وتی فاتیمە يعني واي أزاني فاطمة كتشي بيغمر صلى الله عليه وسلم خيزاني بيغمر تو سير أم جهلك سير أمك كأمتي إسلام النووي نويه جيشتو تشي حدي يعني تنانت بيغمر صلى الله عليه وسلم هر وكو ناسين نايناسن وكو خيزان وخانوادي واني نايناسن وهر باسي وش أنا كنت لنزيكي مكة كان كيلومتر لدروبري مكة بو دعوة شو بنبو أبي برسياري قبلان لا ديه كردبو لو دورو برا كقبلة لكيو يعني كعبة لكيو يرويتي بكن وتي خلقي أبي نيانا زاني والزور بشان أنا من نيوش نازاني لنزيكي مكة بويا براسي مسلمان غريبا غريبونا تو بإسلام غريبونا تو بناساني في غمر صلى الله عليه وسلم من دس خوشي لا أمبرا برزانا كم لا أم بيجا ودس خوشي لا برزانا كم براسي بابته جرينجا وأم بابته زور مهمة وإيما حقا براسي تنها أم ما وشنا لها مكاتك إما أم بابتانا باسكين بس بتايبت أما يادي لدايقبوني في غمر صلى الله عليه وسلم يا مانجي مولود فرصة بيكين بمانجي ناس عندني في غمر صلى الله عليه وسلم ومن زور بقرين يزانم بويا دوباره دس خوشيتان لي أكم سبارت بپرسیارەکەی بەڕێزت دەربارەی ئەوەی کەوا پێغەمبەر صلی الله علیه و سلم چۆن معاملەی لەگەڵ ئافرەتا کردووە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پەیامبەری خوایە پەیامبەری ئەو خوایە کە هەمومانی خەڵق کردووە کە ئافرەت و پیاوی خەڵق کردووە دیارە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە پێغەمبەری خوایە دیارە لە دینی خوا بۆ ئێمە ئەگەیەنێ دیارە پەیامی خوا بە ئێمە ئەگەیەنێ خوای گەورەش ئافرەتی وەکو مرۆڤ نیوەی مرۆڤی بە ئافرەت دروست کردووە یعنی هەر یەکەم دوو مرۆڤ کە هاتوونەتە سەر زەوی یەکێکیان پیا بووە یەکیان ئافرەت بووە جگە لەوەش کە ئافرەت جگە لەوە کە هەنێ خەڵکیش ئەڵێ وەلی ئێمە ئەڵێ ئافرەت نیوەی کۆمەڵگایە جگە لەوە دایک و خوشک و خێزان و کچی ئەو نیوەکەی تریشێتی بەڵکو ئەتوانم بڵێم ئافرەت لە ئیسلامە بەهایەکی زۆر زۆر گەورەی هەیە قەدر و ڕێزێکی زۆر زۆر گەورەی هەیە و پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە ڕوانگەی ئەو معاملەی لەگەڵ ئافرەتا کردووە لە ڕوانگەی ئەو ئاەتەوە کە خوای تعالی ئەفەرمێ ولهن مثل الذي عليهن بالمعروف ئافرەتانی پێش پیاو خستووە ئافرەتان حەق و مافیان هەیە بەسەر پیاوانەوە وەکو چۆن پیاوان حەق و مافیان هەیە بەسەر ئافرەتانەوە بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم معاملەیەکی تایبەت بووە بۆ ئەو ئافرەتانەی کە ئافرەت طبعا لەگەڵ پیاوە جیاوازی هەیە بەوەی ئافرەت زیاتر لایەنی سۆز و عاتیفەی زاڵترە زیاتر سۆز و عاتیفە بەهۆی ئەوە خوای تعالی وا دروستی کردووە وەکو پیاو نییە پیاو بۆ هەندێشت دروست کراوە ئافرەت بۆ هەندێشت لەبەر ئەوە پێغەمبەر صلی الله زۆر بە سۆزەوە تەعاملی کردووە ئێستا ئەگەر تەماشا بکەیت بە تەبیعەت ئافرەت کاتێ لەگەڵ پیاوە قسە ئەکا ئەو پەڕی هەرچی تعابیری خۆی هەیە خاتە سەر زمانی بەڵام پیاو ئەغڵب بفعل تعبیری خۆی دەرەبڕێ تعبیری خۆشەویستی خۆی بۆ خێزانەکەی بفعل دەرەبڕێ یعنی بە کردار دەرێبڕێ بەس ئافرەت بە گفتار دەرەبڕێ زۆرتر وایە بەڵام پێغەمبەر صلی الله علیه و سلم بووە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لایەنی گفتارەکە و لایەنی کردارەکەشی بەکار هاوردەوە چونکە پێغەمبەر قودوەیە بۆیە لە حەدیثێکی صحیحە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ لەم دنیای ئێوە حبب إلي من دنياكم الطيب والنساء وجعلت قرة عيني في الصلاة ئەفەرمێ لەم دنیای ئێوە دوو شتلام زۆر خۆشەویست کراوەتەوە بۆنی خۆش و ئافرەت یعنی ئافرەت لە خۆشەویستەکانی پێغەمبەری خوایە صلی الله علیه و سلم و ئەمەش طبعا لە معاملاتی پێغەمبەر صلی الله علیه و سلم بە ئاشکرا دیار بووە لەگەڵ خێزانەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم تعابیری خۆشەویستی خۆی و معاملەی ماوسەر پرسیارێک تێتە پێشەوە لێرە ئایا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هیچ کات ڕۆژێ لە ڕۆژان دەستی بەرز کردووە لە خێزانەکانی لە حاڵەتێکا کە پێوە دیار بێ کە تۆ ڕێیە لێیان ناڕازیە نەک بەرامبەر بە خێزانەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە ژیانیا دەستی جگە لە حاڵەتی جیهاد ئەویش حاڵەتێک کە تۆ خۆ نابێ دانیشی لە جیهادا دوژمن بەرامبەرت بێ لێت دا و بتکوژێت و هیچ نەکەیت جگە لە حاڵەتی جیهاد پێغەمبەر صلی الله علیه و سلم دەستی لە یەک ئافرەت لە یەک مناڵ لە یەک کەس بەرز نەکردوێتەوە یعنی وەکو لێدان بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە پێچەوانەوە یعنی زۆر ڕێزی لە ئافرەتەکانی خێزانەکانی کردەوە زۆر بە سەبر بۆ بەرامبەریان و زۆر نەرمونیان بۆ بەرامبەریان یعنی تا
آخر درجەی نەرمونیانی پێغەمبەر صلی الله عليه وسلم نەرمونیان بۆ بەرامبەر بە خێزانەکانی بە تایبەتی و بەرامبەر بە هەموو کەس و کارەکان، یعنی مثلا بۆ نمونە لە ئافرەتان طبعا بۆ نمونە بەرامبەر بە کچەکەی، یعنی چی کەسێک لە ئێمە هەیە کە کچەکەی دابێ بەشوو، هەر کاتێک کچەکەی بێتەوە بۆ ماڵ هەموو جارێ نەک جارێ ئیتر لە ڕۆژێکە یەک جار دوو جار سێ جار بەهاتایەتەوە فاتیمە، هەموو جارێ پێغەمبەر صلی الله عليه وسلم کە فاتیمە ئەهاتەوە لە بەردەمی هەڵسا و نێو چاوانی ماچە کرد و لە شوێنەکەی خۆی دایەنە. یعنی ئەمە کچەکەی بەرامبەر بە کچەکەی و بەرامبەر بە خێزانەکانیشی پێغەمبەر صلی الله عليه وسلم. طبعا دەیەها حەدیثمان لەو بارەوە هەیە، یەکێک لەوانە فەرمێ پرسیارن لە خاتو عایشە کرد کە پێغەمبەر صلی الله عليه وسلم بەهاتایەتەوە بۆ ماڵ بەچی یعنی دەستی پێکرد، یەکەم شتی چی بوو کە ئەهاتەوە بۆ ماڵ؟ ئەی فەرموو بە سیواک. ئەو کەسەی کە پرسیارەکەی لێ کرد فەرمووی یعنی بۆچی بە سیواک؟ یعنی ئەڵێ عایشە طبعا پێکەنی زانایان ئەفەرمن پێکەنینەکەی معنای ئەوەیە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆیە بە سیواک دەستی پێکردووە لەبەر ئەوەی کە بۆنی دەمی خۆش بێ کە ئەهاتەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم ماچی خێزانەکانی کرد، یعنی ئەهاتە ماڵەوە هەر خێزانێک لە خێزانەکانی پێی بگەشتان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ماچیان کرد و پێ ئەکەنی لەگەڵیانە و ئەو پەڕی ڕووی خۆش ئەبوو جگە لەوەی کە ئێمە ئەزانین پێغەمبەر صلی الله عليه وسلم یعنی ئەمە نەکاری زۆر بووە، ئەمە نەکێشەی زۆر بووە، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێغەمبەری خوایە، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاری ڕئیس دەوڵەتی کردووە، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاری سەرکردەی سوپای کردووە، یعنی قائیدی عسکەری بووە، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئیمامەتی نوێژی کردووە 5 فەرزە، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وتاری جمعی داوە، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کێشەی مسلمانانی حل کردووە، سەردانی پیرێژنێکی کردووە لە پیرێژنەکان کە کەس لای لێ ناکردووە، پێغەمبەر صلی الله عليه وسلم تایبەت ئەچوو لە کاتی خۆی لە کاتی پیرۆزی مبارەکی زێڕینی خۆی تەخسیسە کرد بۆ سەردانی پیرێژنێ لە پیرێژنەکە. مامۆستا بەرز انشاءالله پرسیارمەوێت لەسەر دەوڵەتدارێتی پێغەمبەر صلی الله عليه وسلم و ئیش و کارەکانی لە دەوڵەتە انشاءالله دێمەوە خزمەتتان. خۆشەویستەکانم ئێمە بەڕاستەوە خۆی لە بۆکان ئێژدیۆ لەگەڵتان انشاءالله ئەم بەرنامە تایبەتە پێشکەشەکەین سەبارەت بە یادی لە دایکبوونی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە ئێستا ئێمە لەو ڕۆژانەیەن بە هیوای انشاءالله ئێوە سوودمان لێوە ببینن. دکتۆری بەڕێز تێمەلای جەنابەت پرسیارت یەکەم سەبارەت بە هەڵوێست و هەڵسوکەوتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەگەڵ هاوڕێکانی وەکو هاوڵانی پێغەمبەر صلی الله عليه وسلم و ئایا هاوڵانی پێغەمبەر صلی الله عليه وسلم چۆن خۆشەویستیان بۆ پێغەمبەر دەربڕی بوو و ئەو سڕە چییە؟ ئەوە چییە وای لە سەحابە کرێ کە بەو شێوازە زۆرە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆشویست بێ؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله. سەرەتا جێ خۆیەتی سپاس و پێزانینی خۆم عەرزی ئەوەی بەڕێز و خۆشەویست بکەم بۆ ئەنجامدانی ئەم چالاکیە بە پێزە و هەروەها بۆ ڕەخساندنی ئەم دەرفەتەش بۆ ئێمە کەوا لە خزمەتی ئێوە و بینەران و بیسەرانی خۆشەویستە چەند ساتێک پێکەوە بەرینە سەر کە هیواخوازم لەخوای پەروەردگار بیکاتەمای خێر و بەرەکەت بۆ هەموو لایەکمان و لە ڕۆژی قیامەتە لە سجلی ئەعمالمانە بۆمان تۆمار بکە. مامەڵەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەڵ هاوڵانیە پێش هەموو شتێک دڵسۆزی نواندووە بەرامبەر بە هاوڵەکانی، میهرەبانی نواندووە لەگەڵ هاوڵەکانیە، گیانی لێبوردەیی هەبووە لەگەڵ هاوڵەکانیە کاتێک کە یەکێک لەوانە هەڵەیەک یان ئیشێکی کردبێ کە بە دڵی پێغەمبەر صلی الله عليه وسلم نەبێت. ئەمە هۆکارێکە، یعنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هیچ هەل و فرسەتێکی بەجێ نەهێشتووە یان فرامۆژ نەکردووە بەکاری نەهێنرابێ بۆ ئەوەی دڵسۆزی و خەمخۆری خۆی بۆ هاوڵەکانی پیشانەدا، نەک تەنها بۆ هاوڵەکانی. بگرە پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم خۆشمانی لە یاد نەچووە کاتێک کە پرسیاری لێەکەن دەربارەی کێن ئەو کەسانەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم باسییانەکە و بە شانیانە هەڵەدا، سەحابە هەمویان وا تەسەورەکەن ئەوانن، بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ نەخێرەوە ئێوە نین، ئەوە خەڵکانێکن کە من لە نێوانیانە نیم، دوور کەوتونەتەوە بەهۆی زەمانی لە منەوە، مەسافەیەکی زەمانی زۆر لە بینی من و ئەوانە هەیە، بەڵام لەگەڵ ئەوەشا تەماشاکەی ڕێ و ڕێبازی منیان گردووەتە بەر بە خەمخۆری بێباکانە بەرگری و دیفاع و
دیفاع لە ڕێبازەکەی من ئەکەن ئەوانن ڕەفیق و هاوڕێی من ئەم خۆش ینی مامەڵەکردنەی پێغەمبەر صلی الله علیه و سلم لەگەڵ هاوڵەکانیە وێڕای ئەوەی کە پێغەمبەری خۆشەویست صلی الله علیه و سلم نەک تەنها هەر لەم دنیا دڵسۆز بووە بۆ هاوڵەکانی بگرە لە ڕۆژی قیامەتیشە هەم بۆ هاوڵەکانی و هەم بۆ ئوممەتەکەیشی دڵسۆزی و خەمخۆریەکەی هەر بەردەوامە ئەوەتانێ لە شعرەکە تا جنابووینێکی خۆشت کۆپلەیەکی خۆش و جوانت خوێندەوە کە هەموو کەس لەو ڕۆژە هاوارەکە نەفسی بەڵام ئەو هاوارەکە خوایە گیان ئومەتی ئەمە ئەو پەڕی دڵسۆزیە دەی ئینسانێکە زاتێکە ئاوەها خەمخۆر و بەپەرۆژ بێ بۆ هاوڵانی و بۆ ئومەتەکەی لە مقابلیشە لە حقیقەتە ئێمە ئەگەر هات و وەفامان هەبێ سەحابە ئەگەر هات و وەفادار بن کە وەفادارن ئەبێ ئەو خۆشەویستی و مەحەبەت و ئیخلاسیە لەلایەنە تیانە ڕنگ باتۆ بەرامبەر بە پێغەمبەر صلی الله علیه وسلم اینجا هەر لەبەرەوە ئەبینین سەحابەش کاتێککە مەسلەی پێغەمبەر صلی الله علیه وسلم دێتە پێشەوە خۆیانیان لەبیرەچێ يعني ما باسي محبتي كده يعني محبتي صحابة شون بو بيغمبر صلى الله عليه وسلم اگر بين بيناسي محبت بكين لحقتها فيلسوفان زور دواون لباري بيناسة كردني خوشويستي بلا من بقناعتي خوم خوشويستي بريتيا ل بيوست بون لتعلق لتوانوي ظل لشتيكيان لذاتك بدي برام چاوەڕێی بەرامبەر نەبێ ئەم پێناسەیە ئیتر جاری واشەیە خۆشەویستیەکە بۆ زاتی ئەو شتێکە خۆشتەوێ و جاری واشەیە کۆمەڵە کۆکاری تر دێن پاڵنەر ئەبن بۆ ئینسان ئەو شتەی خۆش بوێ سەحابەکان کە پێغەمبەریان بینی بێ بە تایبەتی ئەگەر ترسا بن ڕوبەڕووی شتێک بێتەوە گیانی خۆیان و ماڵ و منداڵ و سەروەت و سامان و ئاب و ئەژدادیان کردوتە خزمەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم و کاتێک کە باسی پێغەمبەریان کرد بێ صلی الله علیه وسلم فەرموویە بەچی باسییان کردووە فەداکە ئەبی و ئومی باوکو و دایکم بە قوربانی بێ وێڕای خۆیان هەر لێرەش لەبەر ئەوەشە یعنی مەسلەی خۆشەویستی پێغەمبەر صلی الله علیه وسلم دەرهاویشتەی زۆرە معطیاتی زۆر زۆری هەیە قازانجی زۆر زۆری هەیە بۆ مرۆڤ ئەوەی کە چونکە زۆر خۆشەویستی هەیە ممکنە ئینسان لێی پەشیمان بێتەوە کۆمەڵک دۆخ و ئەمانە دێ بەسەریا پەشیمانە بێتەوە لە خۆشەویستی یا کاتێک کە مقابل ئەبینیە شایەنی ئەو خۆشەویستی نییە بەڵام خۆشەویستی بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم خۆشەویستیەکی هەتایە لەم دنیا لێی پەشیمان ناوێتەوە لە ڕۆژی قیامەتە فەخر و شانازی پێوە و گەورەترین سوود و قازانجی لێ ئەبینی چونکە ئەو حەدیثەی پێغەمبەر صلی الله علیه وسلم بەسە کە ئەفەرمێ المرء مع من أحب يعني تو ئەتەوێت لەگەڵ کیابی لە ڕۆژی دوایە لەو تەنگ چەڵەمە و ناخۆشی و نالەباری و ناڕەحەتیە حەزەکەی لە کیابی بگرە کوورێ لە بەهەشتا حەزەکەی لەگەڵ کیابی کاو سەحابە زۆر خەمبارە بێ سەحابەیەکە زۆر خەمبارە بێ پێغەمبەر صلی الله علیه وسلم بینێ بۆ خەمباری فڵان کەس ئەفەرمێ ئەزانم تۆ لە بەهەشتا لەگەڵ پێغەمبەر ئانی و لەگەڵ پلە بەرزەکانە ئێمەش ڕەنگە لە خواری بەهەشتەوە بین زۆر دڵتەنگم بەوەی کە دوورەکەومۆ لە تۆ لە بەهەشتا ڕەنگە تۆ نەبینم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەست بەجێ وەڵامی هاتۆ فەرمێ المرء مع من أحب کەواتە ئینسانێک گەر بێ لەگەڵ کیا بێ لە بەهەشتا لە خۆشترین شوێنە ئەوە بە فکر کاتەوە بزانێت کێیەوە ڕەفیقێتی لە بەهەشتا ئەگەر پێغەمبەرمان خۆش بێ لەگەڵ ئەو هابی دیارە هەر لەبەر ئەمەش بێ سەحابە پێشبڕکیان کردووە لە خۆشەویستی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئیمامی عومەر ڕەزای خوای پەروەردگاری لێبێ ڕۆژێک وا ئەزانێ کە ئیتر محەبەت و خۆشەویستی گەیشتوەتە لووتکە بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕاتە خزمەتی وە فەرمێ یا پێغەمبەری خوا تۆ لە دایک و باوکم خۆشەویستتری لە منداڵەکانم لە سەروەت و سامانم بەس لە خۆم تۆزێک ها ئەم لاولای تێ ئێمە پێغەمبەر صلی الله علیه وسلم چی ئەفەرمێ نەخێر لێ ڕازی نابی پاش ماوەیەک دێتەوە خزمەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ یا پێغەمبەری خوا
ئێستا کە دوو دڵی و مناقەشەم لەگەڵ دڵی خۆما کرد بۆم دەرکەوت کەوا خۆشەویستی تۆ لە خۆشم ئەولاتر و زیاترە. اینجا پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی الآن یا عمر، یعنی ئێستا ئیمانی تاو بۆ چونکە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمودەیەکی هەیە فەرمێ، یعنی ئەمە ژەمان کێشە بۆ ئەوەی حکمی خۆشەویستیمان بۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم چییە؟ ئەکەنە پرسیارێک ئینشاءالله. بڵێ خۆشەویستەکانم لەگەڵمانە بن ئینشاءالله، ئێوە بینەری ئێمە بن تا کۆتایی ئەم بەرنامەیە پشتیان بەخوای پەروەردگار ئەم یادەتان بۆ بەرز ڕائەگرین و شتی خۆشتر و بە پێستر و وتەی شیرینترە بیستن پشتیان بەخوای گەورە. ئێمە بەڕاستەوخۆی لە بۆکان ئێژدیەوە بەردەوام بین لەگەڵتانە بین. بەڕێز کاک ستاریان بە لە تۆ دەست پێ بکەین ئینشاءالله. چیت بۆ ئامادەکردین بۆ ئەم یادە شعرێکی تازە بەس کەس نەیبیست بێ هاان زۆر کۆنە نەوێ شتێکی تازە یعنی تر شیاوی ئەم بەرنامە بێ ئینشاءالله. هەڵمی پێوە گەرمە گەرم خۆشەویستی بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم باس تعبیر لە پێش پێغەمبەرایەتی و دوای پێغەمبەرایەتی صلی الله علیه وسلم. ئەرچەند ئێمە بەم شعرانە ناتوانین ئەو خۆشەویستە دەربڕین بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم، بەڵام ئینشاءالله بەو هیوایەی سوودێکمان بۆ موسڵمانان بێ شعرەکانە و ئەم شعرەیش تازە نییە کاک بخوان، بەڵام احتیمالە لە ڕادیۆ تەلەڤیزیۆنە نەکوێنێت. فەرموو ناوی چییە؟ ڕاستە شەقام لە مەکەوە تاک و شام بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم. بەڵێ فەرموو. سەرداری ڕاستە شەقام لە مەکەوە تاک و شام هەزار جار بڵێم وایە ئەقڵ باوەڕی نایە، غیرەت هەر باوی نەبوو لە هەزارە یەک و دوو، جەهالەتێ فراوان ئینسان فرۆشی و تاوان، یاسای مرۆڤ و ئینسان بوو بۆ یاسای دارسان، بتپەرەسی ڕۆژ و شەو چوو بۆ جێگەی نان و خەو، هەزار جار بڵێم وایە ئەقڵ باوەڕی نایە، عەرەق و مەی و قومار خادمون بۆ ستەمکار، غەریب زوڵمی لێ ئەکرا مەڕ و ماڵاتی ئەخورا، زونکا و شەرمەزاری یا کۆیلە و کۆیلەکاری، نرخی مرۆڤ نەمابوو لەگەڵ زوڵمە ئاڵا بوو، جەهالەتێکی بەتین ڕقایەتی و خوێن مژین، لات و مەناتیان خوابوو لێل ڕۆحیان ناچەسپا بوو، بەشێت ناویان ئەبردی لە تایف دەریان کردی، لەسەر ڕێگا تاوەسان بە شاعیر تۆیان ناسان، هێرشیش ناوە ناوە بە ئەحزابی دنیاوە، بربەسێ زۆریان دانا ئەیان گرت پێت بەهانە، کیسرا بەزێڕی زۆری بە سوپای ڕەشوبۆری، قەوقەس بە ڕم و داری هێلقلیش بە کرداری، هەرچەند من دەڵێم وایە ئەقڵ باوەڕی نایە، کە هاتی وەک دکتۆران لە دکتۆرتریش لێزان، هاتی بە مێزانەوە هاتی بە میزانەوە، بە ترازووی پانەوە پێغەمبەرێکی وەک تۆ، خاوەن سۆز و پڕشکۆ چوویتە ناو ئەقلی پیرۆ، بە دڵێکی زۆر ژیرۆ، بە ڕۆحێکی فراوان بوویتە دڵی کۆیلەکان، هاتی لێل هاوڵانۆ بربەسەکان و توانۆ، لە جێگەی شەڕ و گریان بوویتە مۆمێ بۆ جیهان، بتپەرەسی هەر نەما لەگەڵ جەور و ستەما. یاخوا بەخێر بێتەوە، دەست و خۆش بێ، دەم و خۆش بێ، بەڕاستی شعرێکی زۆر زۆر بە لەزەت و بە پێز بوو. موفق بین ئینشاءالله. دەستکان و خۆش بێ. خۆشەویستەکانم بەردەوامە بین لە بۆکان ئێژدی و ڕاستەوخۆ لەگەڵتانین، بە هیوای ئینشاءالله بەردەوام لەگەڵمانە ئێوەش سوودمان لێ ببینن. کاک محمودیان تۆ جەنابتان وەکو شاعری ملی بەشدارن لەم بەرنامە بۆ بەرزڕاگرتنی یادی لەدایکبوونی پێغەمبەر صلی الله علیه وسلم، حتما تۆ شتێکی تازە بۆ ئامادە کردین و پێمان خۆشە ینی پێشکەشی بینەرەکانمانی بکەی. دەست خۆش بێ مامۆستا لەقمانگیان، بەناوی خوای بەخشندەی میهرەبان. دیارە منیش ڕێز و خۆشەویستی تەواوم هەیە بۆ ستافی بەڕێوەبردنی کەناڵی ئێژدی، بەڕاستی ئەرکوماندووبوونی خۆیان کێشا، بەروەها بە خێراتنی بەڕێزان مامۆستا تارەق و دکتۆرەکەم دەمێکە نەیان بینی بوو، زۆر خێرم بنووسێ ئینشاءالله، خوا خێرم بنووسێ، هەموویشی ئەکردێتەوە بە جەنابت مامۆستا لەقمان، وت کردینەوە لەم ژێرکەپرە جوانە، یاخوا دەست خۆش بێ. من زۆر خۆشحاڵم کەوا ئەمڕۆ لە یادی لەدایکبوونی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەم کۆڕە
پڕ بایەخ و ڕێز و مجلیسەدا ئامادەبوونم هەیە. ئەلبەتە لە کۆڕی تری جەهالەتە ڕێزمێ بە جەنابتان بەشداریم زۆرم کردو، بەڵام حەمد و سەنا بۆ خوا بە فەزڵی خوا بە دەرەجە یەک و پاشان هاوڕێ و هاوڵی ئازیزم ئەو مەجالیسانەمان تەرک کرد. ئەلبەتە خوای گەورە تەمەنی پێداین و بۆ یەگەڕاینەوە الحەمدولیلا و زۆ خۆشحاڵم کە لە کۆڕێکی ئاوا بەشداری ئەەکەم. دووبارە یادی لەدایکبوونی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە هەموو مسلمانانی جیهان و کوردستان پیرۆز بێ ئینشاء الله. و ئەگەر لە برای بچووکتان قبول کەن منیش فەرموو ئێمە گوێت بۆگرن ئینشاءالله. ڕەنجەڕۆ خۆم وا بە باچ و تەمەنی هەرزەکاریم، شین و گریانە چاوەکەم بۆ ئەحواڵی ئازێدباریم، لە بیابانی پیریدام و هەنگاوم لە دووم نایە، دڵ بە تێغی پیری پێکراوە بۆیە خەریکی شین و زاریم، ئەستێرەی گەشی تەمەنم لە ئاسمانە وە خامۆشە، کەچی یاران لە دنیادا هەر خەریکی بەزم و شادیم، دەریایە خۆزگە و خەیاڵ و ئاواتم مابوو لە ژین، بای پیری هات و چەماندی قامەتی هەرزەکاریم، نەمزانی لە پێناوتا تەمەن بەخت کەم ئیلاهی، نەمزانی لە پێناوتا تەمەن بەخت کەم ئیلاهی، بە تێکۆشان لە پێناوت بچێنم داری بەختیاریم، گەڵا ڕێزانی تەمەنە و هیچم نەکرد بۆ دوا ڕۆژم، خودایە ساڕەحمەتێ بە تەرازووی هەژاریم، گوڵی تەمەن وشک هەڵگەڕا لە بیابانی خەزانە، ئەی زاتی حەی ئاوی ڕەحمەت بۆ دڵی بێقەراریم، قەدریم نەگرت تەمەن ڕۆیشت ئای چەند پەرێشانم، نەمزانی توێش و پەیداکەم بۆ کاروانی ڕێڕێبواریم، بەندەیەکی تاوانبار و ڕوڕەشم شاهی شاهان، چۆن بەرامبەری تۆ هەڵی بڕم ڕوومەتی شەرمەزاریم، تەنیا هیوام ڕەحمی تۆیە خالقی هەموو عالەم، تەنها جارێ تەماشام کە 200 جار من لە تۆ ڕازیم، 200 جار من لە تۆ ڕازیم. بارەکە الله فەزڵ داتۆ دەستخان و خۆش بێ دەم و خۆش بێ زۆر بەخێر بێتەوە مۆفەق بی کاک محمودی بەڕێز. خۆشەویستەکانم بەرنامەکەمان ڕاستەوخۆیە بەردەوامی لەگەڵ ئێوە بە هیوان ئینشاءالله گڵی ئێوە خۆشکەین و ببینە مای ئەوەی کە میوانێکی شیرینی ئێوە بین و لەگەڵ ئەم پیاوە خۆشەویستانە بەردەوامە بین. ئێستا کاک محەممەد دانا شاعری میلی گەرمیان و خۆشەویست قسە خۆش و شعری جوان جوان دوازم ئامادە کردە کاک محەممەد چیت ئامادە کردە شعرێکی ئینشاءالله بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم. ئێمە گوێت لێگرین و ئینشاءالله بینەرەکانیش چاوەڕێی جەناب دەکەن زانە چیت بۆ ئامادە کردین. 2 دقە بعد بەس تۆزی خاترمان بگرە. فەرموو خۆشەویستی بەڕێزی بەڕاستی خۆشە یادی سەروەرمان لە دایکبوونی پاکترین ئینسان، یاخوا پیرۆز بێ ئەم یادە جوانە لە گەورە و بچووک لە هەموو جیهان، لە دایکبوونی یەکەمین سەعات ئاگری مەجووس کۆتایی پێهات، یاخوا پیرۆز بێ ئەم یادە خۆشە تاریکی نەما ڕووناکی هەڵهات. داواکارم لە خوای گەورە ئەم یادە بێتە مایەی خێر و خۆشی بۆ ئومەتی ئیسلام. داواکارم لە خوای گەورە کوردستانمان سەرکەوت و سەرفراز بکە لە هەموو کێشە و گیر و گرفتێ. داواکارم لە خوای گەورە ئێمە نەبینە هۆکارێک خەڵک لە دینی خوا دوورکەوێتەوە. داواکارم لە خوای گەورە حەچی کچ و کوڕی لە پرۆسەی هاوسەرگیری بێبەش نەبن یا ڕەحمان و یا ڕەحیم. هیچ کوڕ و کچێ لە پرۆسەی هاوسەرگیری بێبەش نەکە یا ڕەحمان و یا ڕەحیم. ئەوەی لە زیندانە یا ڕەبی بێتاوانە خوایە گیان ڕزگاری کەی، لە شرک و بتپەرستی ڕزگارمان کە یا الله، لە خۆبایی بوون و ڕیا ڕزگارمان کە یا الله، لە غەیبەت و دووڕووی ڕزگارمان کە یا ڕەبی، لە درۆ بوختان بمان پارێزی یا الله، لە چاوچنۆکی و حەسوودی و ڕەزیلی بمان پارێزی یا الله، لە بەڵا موسیبەت بمان پارێزی یا الله. ئەمەش بۆ خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. خۆشەویستی ئەو خودایە کە حەکیمە و بێهاوتایە، خۆشەویستی وەصف ناکرێ کە ناوی ذاتی ئەڵڵایە، تا دوا هەناسەی ژیانم هاوار ئەکەم ئەڵێم خوایە، تۆ شایانی پەرستنی خۆشەویستیت بێکۆتایە، خۆشەویستی پێغەمبەریش
هەردەم لە نێو دڵمدایە هەموو جارێ دەست بە دووعام لەسەر دەمی ئەو بوومایە خۆشی ژیان بەوە جوانە چاوەکانم هەڵبێنایە فەرموودەی ئەو تاجی سەرە ڕزگارکەری ئەم دنیایە خۆشەویستی خوا و پێغەمبەر بەهەشتەکەی خوای لە دوایە تاکە بەرنامەم خۆش دەوێ قورئان و ڕێبازی خوایە ئەمیش تۆزی دوعایە وەکووینە ئەوە ئینشاءالله جاتە بەد کەمە ئەگەر ئزمان بدەی بیتێڵی بۆ ناو بڕینەکەی يعني شعر ما بس دعاء كتاو كدعاء كتاو أجل شعر بردوام إن شاء الله أجل دعاء هلا جنين بوكوتاي إن شاء الله باشا دس كانوا خوش به شعر يا دعاء كان يعني أجل شعر تكميلي هو بردوام إن شاء الله دعاء هذا هو في غمر فرم نمت نابريتي أنا فرمو يا رب تنها تو خدامي هر تو شاين پرستني تنها سجده بو تو دبم باشكرا وبنهيني اي خواي جان من عبدي توم اقداري دلي مني او روجي يادي تونكم من هستكم بزبوني امرو بيا خو سبي هديم وبولات هركي درگاي مردن چاوروانا برو ياديم برو ريگي پیش هموشت خواي جانيتم بو خود پاکو بكي داوام وايا اي خواي گورا لديني خود شارزام كي ژیانم هەمووی تاڵی بێ وەکو ژەهری ماری لێ بێ هەر تۆ پەرستم خوایە گیان هەموو خەڵکی ڕقی لێم بێ خۆشتم دەوێ پڕ بە دڵم ئەی پەروەردگار ئاگات لێم بێ ئیمتیحانی قورسم نەکەی کە دەرنەچم دۆزەق لێم بێ ئەی پێغەمبەر تۆم خۆش دەوێ بەخوا زیاتر لە نەفسی خۆم خوای گەورە لێمی وەرگرێ من کەسێکم ئومەتی تۆم ڕێبازم قورئان و سونەتە دوو سەرچاوەن خوا داوێ پێم سەڵاوات لەسەر پێغەمبەر بە شوێن ئەودا هەنگاوەنی اللهم صل على محمد بيت قزابي تو بيت انا من بشيمان متمخانو اما زو خوش دسو خوش بي جزاك الله موفق بي بس خوش بك محمد جان موفق بي اخوان خوش استغان ما تشينا لايكك ايوب سعيد هنرمند ان شاء الله سنوجد سروديكي بو اماده كردين كاغ ايوب جان توج بفرمو سرودكت پیشکشکا پیشکی بنای خوای گەورە میهرەبان زۆر دەستخۆشتان لێکم بۆ باگەشتنتان بۆم بەرنامە پڕبایەخە و دەستخۆشی و پێزاییمان هەیە بۆ بەڕێبەرانی ئەم کەناڵە جوانە و خوای گەورە پاداشتی خێران باتەوە کە گۆشەیەکی تایبەتیان کردەوە بۆ ئەم ڕۆژە پیرۆزە هەڵباتە من وەکو موسڵمانێک زۆر دڵخۆشم بەوەی کە خوای گەورە ئەو گەورەی بە ئێمە بەخشیوە کە لە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چونکە هەر بە پێدانانی بەسەر زەویە و دەستپێکردنی تەمەنی مبارەکی خوای گەورە بەوە ڕەحمەتێکی گەورەی نارد بۆ جیهانیان وەکووە فەرمێ لە سورەتی ئەنبیا وما أرسلناك إلا رحمة للعالمين كرحمتي بيغمري خاص الله عليه وسلم للمؤمنين وللمسلمين يتنابوهم عالم با جان دار وبيجان وبمروف وبهمو هاوشي وكانيو جابوا من لبيش ان شاء الله سرود عفوا سرودك بيش بكم فرمو تدالي قلنا كما غير لا خوش حالين هل او كورس ان شاء الله يا رسول الله يا شي مدينة يا شي مدينة هركس عاشقتا دلي مشكينا دلي مشكينا بتما مدينة بسم باباوا بسم باباوا أرزابا بعدست رسول الله رسول الله يا رسول الله قلبي مشتاق للمدينة يا حبيب الله كل أشواق للمدينة لنبي الله مدت بالرجاء أيدينا متى ردنا يا رسول الله خائبين يا رسول الله يا شي مدينة يا شي مدينة أركس عاشقتا دلي مشكينا دلي مشكينا
يا رسول الله يا رسول الله باوانم نوت چەند خۆشە چەند خۆشە ئەراقت گوڵە باوانم بۆ نتوانە وشە وانە وشە هەر وەک حاجیان باوانم لە دەور بەیت الله باوانم من با دەوری تۆ ئازیزم یا نبی يا شفيع يا رسول الله يا شي مدينة يا شي مدينة هركس عاشقتا دلي مشكينا دلي مشكينا صلوا عليه شفيع الأمة بذكر الرسول تشحذ الهمة يا ربي بجاه النبي أزح الغمة يا ربي بجاه النبي أزح الغمة صلوا على الهادي البشير صلوا على الهادي البشير حبيب البدر المنير حبيب البدر المنير صلوا على الهادي الباشر حبيب البدر المنير شافعي عند القدير صلى الله عليه وسلم صلى الله عليه وسلم لخوا بخير بيتو كاك ايوان دسكانت خوش بيدمت خوش بي ان شاء الله دنگت هر نرزي ان شاء الله براسي صوتت زور زور خوش بو ان شاء الله بهيوان سركوتوبي لجيانتا وبيتو هنرمندكي ناسراو بو کوردستان بە شێوەیەکی گشتی خۆشەویستەکانم ئێمە بەرنامەکەمان بەردەوامە بەڵام پێمان خۆشە ئەگەر ئەو برایانە ئامادە بن ناوبڕێک وەرگ بگرین ئەگەر کاک مامۆستا سیرانگیان خۆشەویستەکەم ناوبڕێک وەرەگرین پشتیان بەخوا دێنەوە وڵاتان ڕێکان موزیک ئاوازی خۆش دەنگی بەسۆز هونەری میوزیک ناونیشان کەلار بازاڕی مۆسیقا بۆ پەیوەندیکردن 0 1999 0 ئاوازی خۆش دەنگی بەسۆز هونەری میوزیک
دووبارە سڵاوی خوا پەروەردگارتان لێبێ خۆشحاڵن لە ئەم بەرنامە هاتینەوە خزمەتتان کە وەک گوتمان بەرنامێکی تایبەتە بە یادی لە دایکبوونی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە میوانداری ئەم پیاوە بەڕێزانە و ئەم بانخوازە بەڕێزانە ئەگەڕێم و بەلای مامۆستا مەلا تاڕق مامۆستاگیان پرسیارەکەم لە سەبارەت بە خێزانەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم شێوازی تەعاملی پێغەمبەر صلی الله علیه وسلم حەزم کرد بزانم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چۆن گوێی لە خێزانەکان یەگەر لە کاتێکا کە سکاڵایەک یان گلەیەک یان داواکاریەکیان هەبووە لە پێغەمبەر صلی الله علیه وسلم صلى الله عليه وسلم. طبعا پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم وەکو کاتێک ئەهاتەوە ماڵ وەکو ڕئیسی وڵاتێک یان وەکو قائیدێکی عسکەری یان وەکو ئەوانە معاملەی لەگەڵ خێزانەکانی نەئەکرد هەرچی شتی دەرەوە بوو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە دەرەوەدا ئەمجا ئەهاتەوە لە ناوی خێزانەکانی یعنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەهاتەوە ماڵ وەکو ژن و مێرد وەکو مێردێک تعاملی لەگەڵ ژنەکانیان چۆن ئاوا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تعاملی کرد خەفەت و خەمی دەرەوەی نەهێنا لەگەڵ خێزانەکانیان بۆیە ئەبینی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە دوای هەموو عیشایەک خێزانەکانی هەمووی کۆ ئەکردەوە قسەی لەگەڵا ئەکردن پێکەوە شتێک بۆیە ئەیان خوارد پاشان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم گوێی لە کێشەیەک ئەگەر شتێک هەبووە لە نێوانیانە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم گوێی لێ ئەگرتن پاشان سرەی کامیان بواە لەلای ئەو ئەمایەوە و باقیەکانیشیان ئەڕۆشتنەوە بە ماڵەکانی خۆیان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە ئەو پەڕی سۆز و عاتیفەوە گوێی لە دانەدانە لە خێزانەکانی ئەگرت بە تایبەت هەندێک شت گێڕاوەتەوە لەسەر ئەوەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چۆن معاملەی لەگەڵ بە نەرمونیانی لەگەڵ خێزانەکانی کردووە بۆ نمونە لە بانکردنیانە خۆشترین ناوی بۆ ئەو خێزانە بەکار هێنا کاتێ بانگیەکردن بۆ نمونە بە عایشە گەڕێتەوە فەرمووی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتێ بانگیەکردم ئەی فەرموو یا عایش یعنی جا کوردکردنەوەی ناو لە عەرەبیە بۆ خۆشەویستیە بۆ دەربڕینی خۆشەویستیە لایەکی بۆ دەربڕینی خۆشەویستیە جا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەو شێوە بانگیەکرد یا بە شێوەی حومەیرا بانگیەکرد واتە سوورکەڵەکە یا جا سوورکەڵە لەناو عەرەبا کەم بووە یعنی ئافرەتێک کە سوور و سپی بێ حومەیرا ئەو ئافرەتەیە کە سوور و سپی بێ لەناو عەرەبا کەم بووە جا ئەوە شانازیەک بووە بۆ عایشە بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەو شێوازە بانگی خێزانەکانی ئەکرد و هەر یەکێک چی سیفەتێکیان هەبوایە ئەو سیفەتێکی باریستیانە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تەرکیزی خست لەسەر ئەو سیفەتە لە سیفەتەی خێزانەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم مامۆستا بەڕێز حەزەکەم دوا باست لەسەر تایبەت بە خێزانەکانی پێغەمبەر وەسیەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ ئومەتەکەی سەبارەت بە خێزانەکانی چییە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە هەموو مناسبەیەکە لە هەموو بۆنەیەکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەبیری نەئەچوو کە وەسیەت بە ئومەتەکەی بکات بە ئەسحابەکان و یارەکانی بکە کە بەرامبەر بە ئافرەتان چاک بوون زۆر جار پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەی فەرموو استەوصوا بالنساء خەیرا ئەی فەرموو داواتان لێ ئەەکەم وەسیەتتان پێ ئەەکەم کە چاک بن لەگەڵ ئافرەتانە تەنانەت لە حەجەت الوداع پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەشێک لە وتاری حەجەت الوداعی تەخسیس کرد بۆ تایبەت کرد بۆ ئەوەی کە نصیحەت و ئامۆژگاری ئومەتەکەی بکە لەگەڵ ئافرەتانە چاک بن و زۆر وەسیەتی ئەکرد بە تایبەت وەسیەتی بە نوێژ و بە چاکبوون لەگەڵ ئافرەتانە ئەکرد و لە مناسباتی تریشە بەردەوام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم حتا لەسەر مرگ حتا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە پێش مردنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێش ئەوەی وەفات کە هەم تەرکیزی لەسەر ئەخست کە لەگەڵ ئافرەتانە چاک بن جگە لەوەشی کە خۆی بە عەمەلی بە کردداری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەگەڵ ئافرەتانە زۆر چاک بووە لە حەدیثە هاتووە پێغەمبەری خوا ئەفەرمێ خەیروکم باشترین کەس لە ئێوە خەیروکم لئەهلیه باشترین کەس لە ئێوە ئەی مسلمانان ئەو کەسانن کە بۆ خێزانەکانی خۆیان باشن وأنا خيركم لأهلي من باشترين كستانم كبو مالو مناري خوم زور باشم زور چاكم لها موتان چاكترم برانبر بخيزانا كانم ولا حديث ترى بيغمري خاص الله صلى الله عليه وسلم إن من أكمل المؤمنين إيمانا أحسنهم خلقا
وألطفهم بأهله لباشترين إيمان داران أوانا كبرامبر با خێزانەکانیان كان روشتيان جوانا وبسوزن ونرموليان بويا بيغمري خواص الله عليه وسلم حتى أو خێزانانەی أو ژنانەی کە وفاتیشیانە بۆ نمونە خەدیجە کە وفاتی کردبوو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەبیری نەئەکرد و بەردەوام باسی ئەکرد باسی چاکەکانی ئەکرد ڕێزی لە هاوڕێکانیشی ئەگرت تایبەت یعنی ئەگەر شتێکی بووایە مەسەلەن حیوانێکیان سەر بە بڕیایە شتێکیان بکردایە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دیاری تایبەتی ئەبرد بۆ ئەنارد بۆ ماڵی هاوڕێکانی خەدیجە تەنانەت دایکە عایشە خوای لێ ڕازی بێ ئەفەرمێ بەرامبەر بە هیچ خێزانێک لە خێزانەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەوەنەی خەدیجە غیرەم نەکردووە مع العلم کە ئەو نەگەشتۆتە کاتی خەدیجە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم حتا خەدیجە بوو خێزانی تری نەبوو کە خەدیجە وفاتی کرد پاشان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ژنی تری خواست ئەی فەرموو من زۆر غیرەمە کرد بەرامبەری ئەوە نەباسی کرد پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم غیرەمە کرد بەرامبەری بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم زۆر چاک بۆ لەگەڵ خێزانەکانیە و وەسیەتیشی کردووە أمتكشي چاک بن وحتى تنانت خبر گەیشتە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە هەندێک پیاو ئەدەن لە ژنەکانیان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تووڕە بوو و پێی ناخۆش بوو فەرمووی باشترین کەس لە ئێوە ئەوەیە کە بەرامبەر بە ژنەکانن باشن بۆچی ئەدەن لە ئافرەتان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێی خۆش نەبوو کەوا پیاوان بدەن لە ئافرەت بە تایبەت ئەگەر هیچ عذرێکیان نەبێ طبعا ئەگەر عذریشی هەبێ ئەگەر ئافرەتیش مرۆڤە هەڵەئەکە طبعا اوش معاملي خوي هي هل سكوت تعامل لقليا باش يوازك شرع دايناوا لايتها هاتوا لحديثي بيغمر هاتوا صلى الله عليه وسلم شلون معامله لقل او افرتان بكي كخراب او بيغمر خاص الله سبحانه هم بقفتار وهم بكرداريش جيب جاي كرد بلان برنامج دياره بله ما وصيان انسان تفاصيل ده جزاك الله ما وصيان دكتور جاندي مولاي جنابت بله خوشويستكانم پێشەوەی پرسیارەکەم ڕوبەڕووی دکتۆر بکەمەوە ئێمە ڕاستەوخۆ لەگەڵتانین لە پەیجی بۆکان HD کە لایک و کۆمنتێکی زۆرمان بۆهاتە ئێمە سپاسی ئێوەکەین دەستخۆشتان لێکەین پێم وابێ نەمبینا تقریبا پرسیارێکی وابێ کە ئینی ئەوە بێ کە جواب دەمەوە یەک دوانێکیان باسی دەفەکەن دەفلێدانمان هەیە یان نە ئەوە ئینشاڵڵا ئەگەر ئەو برایانەیەکێکیان توانیان دڵی ئەو بەڕێزانە خۆشکەن کە حەسیان لە دەفە ئەگەر نەیشیان توانی ئەوە داوای لێبوردنەکەین یەک دوانێکیشیان باس لەوەکەن کە هەندێک لەم یادانە کە ئەکرێتەوە بەلای هەندێک زاناوە ناجایزە یان جایز نییە ئێمە هیچ ناڵێن چونکە ئیشی ئێمە لەم بەرنامە ئەوەیە کە ئەیگەێنین ئینشاڵڵا ئێوە دوای بەرنامەکە هەرکەم هەریەک لە ئێوە کە بەرنامەکە ئەبینن ئەزانن ئەم بەرنامەی ئێمە ئەم یادکردنەوەی ئێمە کە بەم شێوازە کردمانەوە بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئێوە ئەزانن تا چەند سوودی هەیە بۆ دین و بۆ کۆمەلگاکەمان بە شێوەیەکی کشتی پشتیان بەخوای گەورە ئەوە جێگای خۆی هەیە کە گوێ بگرن لە کەسایەتی تر زانای تر مامۆستای تر و لە عالمی تر بۆ ئەوەی بگەێنە قەنەعەتێک کە ئەم جۆرە یادانە جایزە یان جایز نییە بە ئیزنی مامۆستا تەبانەوە قسم کرد بەڵێ مامۆستا لە ڕاستیە حق ئەوەش بخرێتە بەرچاو کە لەوانەیە چەند زانایەک هەبێ ڕێیان وابێ کە ئەمە دروست نییە لەبەر هەندێک هۆکار ئەو هۆکارانە هەندێکی طبعا نییە مەسەلەن وەکو چۆن بەژی شتی ناشەرعی تیا بکرێت بەڵام لە هەمان کاتیشا کۆمەڵێکی زۆر یا زۆربەی زانایانی ئیسلام باوەڕیان وایە کە ئەمە شتێکی دروستە بە تایبەت ئەگەر شتی ناشەرعی و شتی نابەجێتیان نەکرێت دروستە جائیتر ئێمە ڕاستە کۆمەڵێک وا ئەڵێن بەڵام لەولاوە کۆمەڵە زۆرەکەش پێچوانەیە وافر بەتاکید مەبەستمەوە بوو کە ئێمە بەداخۆ ناتوانین لەم بەرنامە باسی ئەو بکەین کە ئەمە جایزە یان جایز نییە با ئێمە لەسەر بەرنامەکەی خۆمان بەردەوام بین دکتۆر گیان باسی خۆشەویستی هاوڵانی پێغەمبەری خوامان کرد صلی الله علیه و سلم بۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم لە قسەکان تاوا دەرەکەوت کە ئەمە واجبێتێکی تایە خۆشەویستی بۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم ئایا حکمی خۆشەویستی بۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم لە دینا چییە و لە ئیسلاما چییە کە بەداخەوە تا حەدێکی زۆر ناڵێم کەم خۆشەویستی بۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم لە لای کۆمەڵێک بەناو موسڵمان یعنی کاڵ بۆتو حکمی خۆشەویستی پێغەمبەر صلی الله علیه و سلم واجبە لەسەر ئیمانداران چەند بەڵگەیەکشمان لەسەر ئەوە هەیە یەکێک لەوانە پێغەمبەری خۆشەویست صلی الله علیه و سلم فەرمێ ئیمانتان تەواو نابێ ئیمانتان تەواو نابێ تاوەکو خوا و پێغەمبەری خوا لە هەموو کەس سەرەتا فەرمێ لە خۆی نەفسی خۆی اینجا باوکو دایکی اینجا ئەوڵادی
اینجا سەرۆت و سامانی ئەبێ خۆشەویستی خوا و پێغەمبەر لەمانە هەمووی ئەو بەرتر بێ و زیاتر بێ ئەو کات ئینسان ئیمانی تەواو ئەبێ ئەو بەسەر هاتەکە ئیمامی عومەریشمان باس کرد کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم قبول نەکرد هەتا فەرمووی تۆ لە خۆشم خۆشەویستتری. اینجا مەسائلی خۆشەویستی پێغەمبەر صلی الله علیه و سلم جۆرێکە لەو خۆشەویستی کە ئینسان ئەگەر هاتو بە فعلی بە عملی ئەو خۆشەویستی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە دڵیا بێ ئەو کاتە ئەزانێت چێژی ئیمان چۆنە. هەرخۆی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ سێشت ئەگەر هاتو لە دڵی ئیماندارە هەبێ لە دڵی مسلمانە هەبێ چێژی ئیمان دەبینێ، هەست بە چێژی ئیمانەکە، هەست بە ڕاستی ئیمانەکە، هەست بە ڕاستەقینەی ئیمانەکە، هەست بە حەقیقەتی ئیمانەکە. یەکێک لەوانە خوا و پێغەمبەری خۆشەویست صلی الله علیه و سلم لە هەموو کەسێک خۆشەویستە بێ. اینجا ئێمە ئەگەر بین تەماشای ئەصحابی پێغەمبەر بکەین صلی الله علیه و سلم بۆی بزانین ئەوان چۆن پێغەمبەریان خۆشویستووە. ئەبوو سوفیان ئەڵێ سەرم سوڕماوە لە خۆشەویستی ئەصحابی محەممەد بۆ محەممەد صلی الله علیه و سلم. کاتێکە قسە ئەکا قسەی کەسی تر نابینی، ئەڵێی باڵندە لەسەر سەریان وەساوەتەوە. ئینسان کە باڵندە لەسەر سەر بێ زۆر جوڵە ناکا بۆی باڵندەکە بەر ینی باڵ نەگرێتەوە. ئەڵێی باڵندەیان لەسەر سەرە کاتێککە پێغەمبەر صلی الله علیه و سلم قسەکە. کاتێکیش کە تەنانەت تفەکەیشی فڕادا مسابقە و پێشبڕکێکەن بۆی ئەو تفەی نەکەوێتە هەرز بەر ئەوان بکەوێت. ڕووداوێکی زۆر سیر هەیە. ئیمامی ئەبوو بەکر ڕەزای خوای پەروەردگاری لێبێ فەرمێ زۆرم تینی بوو، زۆرم تینی بوو بێحەد. ڕۆشتینە شوێنێک لە خزمەتی پێغەمبەر بوو صلی الله علیه و سلم، ڕۆشتینە شوێنێک هیچمان دەست نەکەوە، ئەو تەنها حیوانێک نەبێ کە شیرەکەمە دۆشیمە ناو قاپێک سەرەتا دامە پێغەمبەر صلی الله علیه و سلم بخوا. ئەبوو بەکر فەرمێ کە بینیم پێغەمبەری خوا صلی الله طبعا کە ئەم زۆر توێنیەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەوها زۆر توێنی بوو. ئەفەرمێ کە بینیم پێغەمبەری خوا دۆکە ئەخواتەوە من لای خۆمەوە وەکەئەنەه جامێک ئاوی ساردم خواردوێتەوە. معنای قسەکە گەر بکەنە کوردی ئەڵێ لە کاتێکە کە ئەو ئاو دۆکەیە خواردەوە من توێنیەتم پشکا. بزانە چنێک ئەو زاتەی خۆشەوێ کە تۆ لە بری ئەو لە بری تۆ کە ئایخوا تۆ لە بری لە پێش ینی ئاوەکە نەخۆیتەوە توێنێتی و بشکێ لە بەرەوەی خۆشەویستەکەت ئاوەکەی خوارد. ئەمەش ئێستا لە علمی نەفسی ینی لە طبی شەمە هین کراوە ئینسان ئەگەر هات و زۆر خەمخۆری یەکێک بێ هەرچی ئەو خەمخۆرەی هەستی پێ بکە ئەم پێش ئەو هەستی پێەکە. بۆ نمونە پیاومان هەیە زۆر پەرۆشی خێزانەکەیەتی کە خێزانەکەی لە مەسەلەی حەمل و جۆرە شتانە حەزێت و هەزارێکێژێ ئەم لە باتی ئەوە هەنێ حەرەکات و شتەکە ینی دائیمەن ئەکوێتە خولیای ئەوەوە. ئەمە شتێکی سەلماوە لە سەردەمەی خۆمانە ینی بۆەوەی ئەوە بە مبالغە لێی تێنەکەین. اینجا ڕووداوی ئافرەتێکی ئەنساریم بیرەکەوێتەوە لە شەڕی ئوحودا باوکی دێنن شەهید بووە، مێردەکەیە شەهید بووە، کوڕەکەی دێنن شەهید بووە، براکەی دێنن شەهید بووە. دوو ئافرەتمانەیە بەس ئەمەیان ئاوەها بەم شێوازە باوکی کوڕی برای خێزانی شەهیدە بێ. کاتێککە ئەوانەی بۆ دێنن ئەزانێ وەزعی مسلمانەکان ئەو پەشێوی و ناڕەحەتەیە کە بەسەر ئیماندارانە های لە پاش لە کۆتایی شەڕەکە دەنگۆ بڵاو بۆ لە ناو خەڵکا کە پێغەمبەر صلی الله علیه و سلم شەهید کات بە گریان و بە پەرۆشی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ ئەمانە هەمووی ئەم هەموو موسیبەتانەی بەسەرما هاتووە بچووکە ئەگەر هاتوو لەگەڵ موسیبەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم براوردی بکەم. كل مصيبة بعدك جلل يا رسول الله. كاتك پیشانه دن نخي پیغمبر صلی الله علیه و سلم ما ول جیانه و تبیبینه که ای بینه او خی اکاو افرمی همون مصیبتك لآستی مصیبتی تو بچوکه جلل وشي ضدي پیوتره هم بو زور و گوره بکردی و هم بو بچوکش بکردی. اینجا نمونه من یکجار زوره یکجار زوره بەڵام خۆشەویستی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە حقیقەتە ئێمە هەمومان ئەڵێن پێغەمبەرمان خۆشەوی هەمومان ئەڵێن خۆشەویست چۆن بزانین ڕاستەکەن یان ڕاست ناکەین.
مزداقیت ڕاستی خۆشەویستەکەمان چۆنە ئەمەش پرسیارێکە پێویستە لە حقت وەڵام بدرێتەوە ئەگەر کات هەبوو ئینشاڵا ئەوەکێنەوە پرسیار بەڵام کاتیش نەبوو ئەوە داوای لێبوردن لە بینەرەکانمانەکەن خۆشەویستەکانمان لە بۆکانی HDەوە لەگەڵتان ڕاستە و خۆ بەردەوامین پشتیوان بەخوای گەورە ئێوەش لەگەڵمان بەردەوام بن ئەچینە لای کاک ستاری بەڕێز چیت ئامادە کردووە ئەگەر لەبەرەوەی کاتی بەرنامەکە پێم وایە زۆر درێژەی کێژا و برایانە ئاماژە بۆەکەن ئینشاڵە هەوڵ بدەن شعرێکی زۆر کورت و پوخت و بە تایبەت بێ بە یادی لەدایکبوونی پێغەمبەری خوا صلی الله علیه و فەرموو سەردارم ئەمە چییە ئەی تو ئاگات لێ نییە لە وڵاتی گوێز و خوڕما لە هورستک و لە بۆرما خوێن نەفرۆشن بە پارە بەتانکەری سەیارە خوێنی براکانی تۆن کەس ناوێرێ بڵێ چۆن دایرەی بەعسی بەدناو شامیان کردووە بە خوێناو سەردارم کەی ڕەوایە سەردارم کەی ڕەوایە سعودیە کەربەلایە مارێنزی شای بکوژان گەشتە وڵاتی ئەفغان کردیانە لانەی درۆ کەس ناوێرێ بڵێ بۆ مەکە و مەدینەی ئەمڕۆش چووە جێگای مەلی گۆش سەردارم ئەمە چییە ئەی تۆ ئاگای لێ نییە لە وڵاتی ئیسا و موسا هیچ گوێ نایەن بە یاسا بە چەکی خەڵکی بێدین بە بەڵتیجەی دڵپڕقین ئەوێشیان کرد بە خوێناو بە سوکسوکە و نەوت و ئاو سەردارم لە دێر زەمان تۆ دەرچوویتە لە ناومان برا برا ئەکوژێ خوێنەکەشی ئەمژێ قوڕیش ئەکا بەسەریا کراسەکەشی بەبەریا تو خوا تۆوا مەزانە پشتمان لێتە ڕۆژانە پاشا ئەوێ بەگاوان یا ئەیکەنە بەرخەوان شوانیش مەڕی ئەهێنێ دەقاتی پێ ئەسێنێ سەردارم لە دێر زەمان تۆ دەرچوویتە لە ناومان بەڵام فەرموودەکانت قسە و تاری جوانت پێوانەیە بۆ دڵان سەروەری هەموو جیهان ئێستاش لە ئەنگۆلاوە قەرارێ تر دراوە زاڵمانیان ئەهێنن مزگەوتی پێ ئەڕمێنن ئەیکەن بە یاسا و قانون بە دەست و پەنجەی مەجنون سەردارم ئەمە چییە ئەی تۆ ئاگات لێ نییە هەزاران مزگەوت نەما کرا بە شوێن سینەما باشە ئاخر لە دوای تۆ ئیتر چۆن بینە سەرخۆ لە پایتەختی پەهلەوی لە وڵاتی سەفەوی یاخۆ بە ناوی خواوە لە پایتەختی بەغاوە ئیهانە ئەکەن بە تۆ خەڵکی لاری سەرەڕۆ لەیرا جەژن و سەیرانە لە نیلیش قوڕپێوانە هاوارم لە دەست ئەمە چەنێ بنووسم کەمە موسڵمانیش لەیرانە مەیگێڕن بۆ بێگانە ئەڵێ هەر من حساوم موسڵمانێ تەواوم بە خەڵکی ئەڵێ تۆ چیت بابایەکی بیدعەچیت ئەڵێ سوڵتانی زەمان میریە بۆ هەمومان سەردارم کەی وا بووە تۆ قسەی واوتووە لە وڵاتانی ڕەش پێسە لە بەرگی گورگ و پێسە لە بەنگلادیشی شوومەوە بە قوش و داڵ و بوومەوە چەک و دۆلار ئەهێنن ئیسلامی پێ ئەسێنن نەوەک بۆ چاکە و خێر بێ یا چاوزەکی تێر بێ بۆ شەڕ و خوێن ڕشتنە بۆ لێدان و کوشتنە ئەڵێ منیش لەسەر خۆم خۆ منیش ئومەتی تۆ یاخوا دەست خۆش بێ ئینشاڵڵا خوای گەورە گشت هەر هەمومان بە ئومەتی پێغەمبەر خوا صلی الله علیه و سلم قبول کات سکان خۆش بێ کاک ستارگیان موفق بین ئینشاڵڵا کاک محمودی بەڕێز بفەرمووە چیت ئامادەیە وڵامیش کورتە هۆنراوێکم لەسەر یادی ئەم شەو بە تایبەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ڕوخسەتە بێ فەرموو ئەم شەو لە یادی تۆدا ئەوە ئەم شەو یادی تۆیە لە دیدارت سەڵاوات سەروەرەکەم ڕابەرەکەم خەم خۆرەکەی گەل و وڵات وەختێ دەرکەوت شوعلەی نورت لە سەردەمی تاریکی هەر لەو کاتە ژیان گۆڕا
خەڵ ڕزگار بوو لە هیلاکی کە ناو نرای بە محەممەد یعنی ڕەحمەت بۆ گشت جیهان خدا تۆی کرد بە پەیامبەر بووی بە تاجی سەری ئینسان لە مەکەی پڕبتی جەهلا لە مەکەی پڕبتی جەهلا کە دەرکەوتی بە بێناز بۆ بەرنامەی پاکی ئیسلام تۆ بووی کردت بە بانگەواز ئەی نمونەی بەرزی ئەخلاق خۆشەویستی نێو دڵان لەسەر دەستت ڕزگاری بوو مرۆڤ لە جەهل و تاوان ئەی ئەستێرەی گەشی ئاسمان تیشکی خۆری پرشنگدار مانگی چواردەی هەموو کاتێ تۆی ڕووناکی بۆ شەوی تار قوربانی خۆت و ڕێبازت خۆم و پێنووسی دەسم قوربانی خۆت و ڕێبازت خۆم و پێنووسی دەسم ڕۆژی 100 جار دڵ بەفیدات ئەی محەممەد تۆی گشت کەسم فێرت کردین کە چۆن بژین بۆ کێ بژین لە ژیان زمان و دەست پارێزراوکەین کەس نەبینێ لێیان زیان فێرت کردین بە ئەمەک بین بەرامبەر خاک و میلەت بە وەفا بین هەموو کاتێ گەل ڕزگارکەین لە میحنەت ئەی محەممەد جێی شانازیم لە گشت شتێ ڕێزدارتری ئەی محەممەد جێی شانازیم لە گشت شتێ ڕێزدارتری بۆ دین و خاک و میلەت کەپر و قەڵغان و چەتری کەپر و قەڵغان و چەتری زۆر دەم و خۆش بێ بەخێر بێت و کاک محەممەدیان دەستکان و خۆش بێ خۆشەویستەکانم ئێمە لە بۆکان ئێژدیەوە بەردەوامی لەگەڵتانە لە بەرنامە تایبەتی تایبەت بە یادی لە دایکبوونی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سپاس بۆ ئێوە کە لەگەڵمانان و بەردەوام لە بینینی بەرنامەکە ئینشاءڵڵا ئێمە چینە لای کاک محەممەدی بەڕێز کاک محەممەدیان فەرموو بزانە دوا بابەت کە ئامادەت کردە یان دوان شەعر کە ئامادەت کردە پێشکەشمان کرد دە باشە باش ڕێزی ئەمە سرودە بەڵام من وەکو سرود نایڵێ باش لە شوێن ترا وەکو سرود و تومە بەستا خەل لەبەرەوە بۆ یاغم کردە قڕم خۆزێتەوە فەرموو ڕێزی تۆیە ئەی پێغەمبەر سڵاوی خوات بڕژێتە سەر یادت دەکەم تا ئەو ڕۆژەی ڕوحم لە لاشە دێتە دەر پێش تۆ باو بوو زڵم و ستەم جیهان پڕ بوو لە دەرد و غەم کە تۆ هاتی ڕەسوولی خوا هەمووت گۆڕی پێشەواکەم پێش تۆ تاوان وەکو باران ئەڕژایە ناو باخی ژیان کە تۆ هاتی ڕەسوولی خوا هەمووت گۆڕی بەبێ وەستان پێش تۆ عارەق لە گشت ماڵان مۆدێری بوو لە سفرە و خوان کە تۆ هاتی ئەمەد گۆڕی بە فەرمانی خوای میهرەبان لە سەردەمی جەهل و نەزان لە دایک بوو پێشەوامان سڵاوی خوات بڕژێتە سەر فێرت کردین مانای ژیان ئەو سەردەمەی تۆی لێ نەبوو دنیا شێوەی زندانی بوو کە تۆ هاتی سەر وەرەکەم بەندە و کۆیلا ڕزگاری بوو لەبەرەوە چەوساوەکانی بۆرمامە وەکو دوعای ئینشاءالله حەز دەکەم هەر با بمێنێتەوە بۆ یادهین ئەشریف باش چونکە لەسەر وەحشیگەرێتی بۆرما دەسڵاتدارەکانی بۆرما نووسیومە ئەوە خوێنمە ئینشاءالله براکانمان لە میانمار لە ژێر ئەشکەنجە و ئازار شەو و ڕۆژ لە زیندانە هاوارەکەن پەروەردگار فریاد ڕەسی ئیماندار بەس تۆی خالقی جەبار هیچ هێز و توانام نییە دوعا ئەکەم جار و بار بەڵکو ئیمان سەرکەوێ لەسەر کوفری تاوانبار براکانمان لە بۆرما ئەسووتێن لە نێو ئاگر زاڵم و ستەمکاران زۆریان لێ ئەکەن غەدر وەک سەحابەی پێغەمبەر ڕەش و ڕوت و خۆڕاگر یا ڕەبی حەشریان بکەی لەگەڵ ئەسحابی بەدر خوایە گیان چاوەڕوانین لە نێو چێچینی کافر براکانمان لە بۆرما ژیانیان گەلێ تاڵە هەموو جیهان ئەزانێ ئاگدارە بەو حاڵە خوایە گیان تۆ عەلیمی دوشمن درندە و زاڵە بەناحەق خوێنیان ئەڕژێ لە شار و لادێ و ماڵە دڵم گڕی تێبەر بوو بەس دوعام لە خەیاڵ وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی جەزاک الله عەلەیکم السەلام یا خوا بەخێر بدەت دەم خۆش بێ و دەست خۆش بێ کاک ئەیوبی بەرز و بەڕێز تۆ چەند ئاەتی قورئانمان بۆ بخوێنە ئینشاءالله بەڵکو بیکەینە ختامی بەرنامەکەیش و دەستخۆشیت لێ بکەین فەرموو أعوذ بالله من الشيطان الرجيم محمد رسول الله والذين معه
أشداء على الكفار رحماء بينهم تراهم ركعا سجدا يبتغون فضلا من الله ورضوانا سيماهم في وجوههم من أثر السجود ذلك مثلهم في التوراة ومثلهم في الإنجيل كزرع أخرج شطأه فآزره فاستوى على سوقه يعجب الزراع ليغيظ بهم الكفار وعد الله الذين آمنوا وعملوا الصالحات منهم مغفرة وأجرا عظيما. جزاك الله خوش استكانم لبرنامج یادی لە دایکبوونی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و لەم کەناڵە پیرۆزەوە کەناڵی بۆکان HD و ئێمە لەگەڵتان بووین توانیمان هەر ئەوەنەی کە توانیمان ئەم پێشکەشکردنی ئەو قسە خێرانەی هەرتوو بەڕێزان مامۆستا مەلا تاڕق و هەروەها دکتۆر عومەر بوو و گوێبیستی ئەو شعرە خۆشانەی ئەو پیاوە بەڕێزانە بوون و ئێمە ئەوەنەی کە توانیمان کردمان ئێوەش بینەری ئێمە بوون ئێمە سپاسان دەکەین کە لایک و کۆمنتی زۆرتان نووسیوە کۆمنتەکانتان زۆرینەیان دەستخۆشی ئێمە بوو ئێمەش دەستخۆشیمان هەیە بۆ ئێوە کە تا کۆتایی بەرنامەکە لەگەڵمانە بوون ئێمە لێردا بەم قەدەرەواز یان کۆتایی بەم بەرنامە تێنین تا بگەینەوە یەک بە پشتیوانی خوای پەروەردگار و لە بەرنامەیەکی تر و لە کاتێکی تایبەتی ترە کە بتوانین لەم ستودیۆ و لەم کەناڵە خۆشەویستەوە بە یەک بگەین ئینشاءڵڵا کۆتا قسەم ئەبێتە سوپاس و خۆشەویستیم بۆ ستافی ئەم کەناڵە بەڕێزە بۆکان HD بە تایبەتی مامۆستا هیوا و مامۆستا سیروان و مامۆستا ئارام کە ئەرکیان کێشە ئەم بەرنامە تایبەتیان ڕەخساند و ئەم بەرنامە تایبەتیان دەرهێنا بۆ ئێمە و بۆ ئێوەی خۆشەویست تا ئەڵقەیەکی تر دوای سوپاسم بۆ ئەم خۆشەویستانش تا ئەڵقەیەکی تر لە بەرنامەیەکی تری تایبەتە من هەمووتان بەخوای پەروەردگار ئەسپێرم و هیوادارم ئینشاءڵڵا لە ساغ و تەمەند درێژ بن خواتان لەگەڵ